مەترسی لە دوای مەترسی. هێشتا مەترسی داعش کۆتایی نەهاتووە، مەترسیەکی دیکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، مەترسی حەشدی شەعبی. هەندێک چاودێر مەترسی حەشدی شەعبی بۆ سەر کورد بە هاوتای مەترسی داعش دادەنێن. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە خورمات و شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی حەشدی شەعبی و پێشمەرگەدا ڕوویدا. سەرەڕای دوو جار ڕێکەوتن ئاڵۆزیەکان بەردەوامە. چەکدارانی حەشدی شەعبی لە تووس، خورمات و تا ئێستا چەندین هاوڵاتیان شەهید کردووە و چەندین هاوڵاتی دیکەشیان فڕاندووە. هەندێک لە بەرپرسانی ناوچەکەش نیگەرانن لەوەی ئاڵۆزیەکان زیاتر تەشەنە بسێنێت. حەشدی شەعبی ساڵی ڕابردوو دوای هێرشەکانی داعش بۆ سەر عێراق لەسەر فتوایەکی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعە دامەزرا. ژمارەی چەکدارانی حەشدی شەعبی بە تەواوی نازانرێت، بەڵام باز لەوە دەکرێت ژمارەیان نزیکەی 150,000 کەس دەبێت و لە چەندین گروپی جیاواز پێکاتوە. گرنگترینیان بریتین لە ئەسائیبی ئەهلی حەق بە سەرکردایەتی قەیس خەزعەلی، سرایای خوراسانی، سرایای سەلام و سوپای بەدر. سەرجەمە گروپانە لە ئێرانەوە نزیکن و بەشێکی بەرچاو چەک و پێداویستیە سەربازیەکانیان لەلایەن ئێرانەوە دابین دەکرێت. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ڕۆڵی بەرچاویان هەبووە لە شەڕی داعشدا، لە کۆنتڕۆڵکردنەوەی تکریت و بێجیدا ڕۆڵی سەرەکیان هەبوو. ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا بە گومانەوە سەیری حەشدی شەعبی دەکەن. ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەک هیومان ڕایتس وۆچ و لێبوردنی نێودەوڵەتی تا ئێستا چەندین راپۆرتیان لەسەر تاوانەکانی ئەو گروپە لە ناوچە سوننە نشینەکاندا بڵاو کردوێتەوە. هەندێک لە سەرکردە دیارەکانی حەشدی شەعبی هەڵوێستیان بەرامبەر کورد زۆر توندە. لەوانە قەیس خەزعەلی سەرکردەی ئەسائیبی ئەهلی حەق کە لە ڕابردوودا زۆر جار لێدوانی توندی داوە دژ بە هەرێمی کوردستان و لە دوایین لێدوانیشیدا لەبارەی کۆنتڕۆڵکردنەوەی شەنگالەوە ڕایگەیاند. شەنگال پێشتر لەلایەن داعشەوە داگیر کرابوو، بەڵام لە ئێستادا جارێکی دیکە داگیر کراوەتەوە. لەبارەی دۆخی خورمات و شەوە ڕایگەیاندووە حەشدی شەعبی نەک تەنها لە خورمات و ناقشێتەوە، بەڵکو بوونی خۆشیان لەوێ بەهێزتر دەکەن. لە ئێستادا بەشێک لە چاودێران نیگەرانی ئەوەن هەرچەندە مەترسی داعش بۆ سەر کورد کەمتر دەبێتەوە، مەترسی حەشدی شەعبی زیاتر ببێت. بەشێک لە چەکدارانی حەشدی شەعبیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کورد وەک هاوپەیمانی ئیسرائیل سەیر دەکەن لە ناوچەکەدا. ئەو چاودێرانە حەشدی شەعبی بە مەترسیدا دەنێن پێشیان وایە ئەو گروپە جگەر لەوەی لە ڕووی نەتەوەییەوە کێشەیان لەگەڵ کورددا هەیە، بەڵکو کێشەی مەزهەبیشیان لەگەڵ کورددا هەیە. ئەوەی زۆربەی چاودێران لەسەری کۆکن ئەوەیە گروپەکانی حەشدی شەعبی لە ئێرانەوە نزیکن و بەشێکیشیان عەلی خامنەیی بەڕێبەری خۆیان دەزانن. ئەوەی جێی پرسیارە ئەوەیە ئایا لە ئەگەری سەرهەڵدانی کێشە لە نێوان کورد و حەشدی شەعبیدا ئێران هەوڵی هێورکردنەوە و ناوبژیوانی دەدات، یان ئەوەی ئێران پشتگیری ئەو گروپە دەکات و هەوڵ دەدات ئەو گروپە وەک کارتێک بەکاربهێنێت بۆ ئەوەی مەرجەکانی خۆی بەسەر هەرێمدا بسەپێنێت. جگەر لەوەش لە ئەگەری قوڵ بوونەوەی ناکۆچیەکانی نێوان کورد و حەشدی شەعبی دوو پرسیاری دیکەش دێنە ئاراوە. ئایا هەڕەشەکانی حەشدی شەعبی دەبێتە هۆی ئەوەی کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە، یان ئایا مەترسیەکانی ئەو گروپە دەبێتە هۆی ئەوەی کورد زیاتر لە ئەمریکا نزیک بێتەوە بەو پێی ئێران پشتگیری لە حەشدی شەعبی دەکات، یان ئەوەی لایەنەکانی ناو هەرێم لەسەر ئەو پرسەش بۆ چوونی جیاواز و هەڵوێستی جیاوازیان دەبێت.